مرۆڤ لە سەرەتای بوونیەوە لە سەرزەوی بەکارهێنەری بەرهەمەکانی سروشت و کاڵا و واڵا دەستکردەکانی خۆیەتی، هەرچیەک لە خۆی زیادەیە و لی دەمێنێتەوە دەبێتە پاشماوە و فڕی دەدات. بە تێپەڕبوونی کاتشتومەکە فڕێدراوەکان کەڵەکە دەبن و پانتایەکی بەرفراوان لە سەرزەوی داتەپۆشن کە دەبێتە هۆی پیسبوونی ژینگەی زەوی. ئەمەش پرۆسەیەکی بەردەوامە. قەباری ئەو پاژماوانی فڕێ دەدرێنە ناو سروشتەوە و بۆ سەدان ساڵ دەمێننەوە بەڕادەیەکی ترسناک زیادی کردووە تاکە ڕێگایەک کە لەو مەترسیە ڕزگارمان بکات دووبارە بەکارهێنانەوەی پاشماوەکانە. ئەو پاژماوەیە کە فڕێ ئەیرێ کاتێک کە فڕێرێ لە بەرەوەی مادی ڕقن زۆریان شیبوونەوەیان ئاسان نییە، بە سەدان ساڵ ئەمێننەوە. ئێمە کوشاری سلێمانی ڕۆژانە 1200 تەن تقریبا خۆڵ و خاشاکمانەیە. ئەو زبلخانەکانی قژال دی ڕۆژانە 2000 تەن زیاترە. ڕۆژانە تقریبا ئەو بەرمای کە تێنە ڕەوانەکردن بۆ کارگا کۆشل سنتەری پارێزگادۆ کە دەبنە 420 تەن تا 450 تەنە. ڕۆژان لایەن تاگەکانەوە شتومەکێکی زۆر بەکار ئەبرێت و ئەم شتومەکانش دەبێتە پاشماوە. بۆ یەکەم شت دەبێت لەم خاڵەوە دەست پێ بکەین کە خەڵکی پاشماوەکانی خۆی بەکارهێنانەکانی کەم کاتەوە بۆی پاشماوەی کەمتر فڕێ بدرێتە ناو سروشتەوە. وڵاتانی جیهان و بەتایبەت وڵاتانی خاوەن پیشەسازی گەورە لە ڕێی پرۆژەی کارگە گەورەکانیان ڕۆژانە گاز و دووکەڵ و پاشماوەی تەنەکانیان دەخەنە ژینگەوە و پیسی دەکەن. هەرچەندە هەرێمی کوردستان وڵاتێکی خاوەن پیشەسازی مەزن و کارگەی زۆر گەورە نییە، بەڵام لەبەر نەبوونی سیستەمی ڕیسایکلین ئێرەش بۆتە بەشێکی بچووک لەو پیسبوونەی زەوی. بە بەراورد بە ڕووبەری خاکەکەی تێکدانی هاوسەنگی ژینگە ڕوو لە ئاستێکی خراپە و کاریگەرێن نەرێنیەکانی لێرە و لەوێ دەرکەوتون.